بەپێی ئەم نووسراوە بێت کە ئاڕاستەی کۆلێژ و پەیمانگاکانی سلێمانی کراوە بە فەرمی یەکێتی لە سنووری سلێمانی دەستی بە هەژماری من کردووەتەوە. لە کاتێکدا لە بانگەشەی هەڵبژاردن سەرۆکی حیزبەکە دژایەتی کردو پشتگیری خۆی بۆ تەوتین دەردەبڕی. وەڵڵا نە هەژماری منە نە هەژماری ئێوەیە، هەژماری مەسرور هیچ ئیستیفادەی نییە بۆ ئێمە و مەیکەن بڕۆن تەوتین بکەن. پەرلەمانتارێکی پێشووی کوردستانیش دەڵێت یەکێتی هەر لە سەرەتاوە لەگەڵ هەژماری من بووە و بانکەکانی نزیک لە یەکێتیش هاوشێوەی پارتی لە ناو پرۆسەکەن. هەر لە سەرەتاوە هەژماری من پشتگیری یەکێتیشی لەگەڵا بوو، چونکە ئەو بانقانەی کە ئەیان لە هەندە هەژماری منان بەشێکی عایدی یەکێتیە، بەعزێکی عایدی پارتیە و بە بۆچوونی منیش هێڵی سوورە بۆ پارتی و یەکێتی بە تایبەتی پارتی کەواز لە هەژماری بینێت، چکە ئەوێ ئەو مەبلەغە پارەی کە لە بەغاوە دێت بێتە ژێر دەسەڵاتی خۆیان و ئەوان دابەشی بکەن. لەبەرەوە ئەگەر بە حسابی خۆیان ئەوەیە من لێدانە لە سەروەری حکوومەتی هەرێم و قوارێ هەرێمی کوردستان ئەیانەوێ ئەگەر وا بێ دایرێکرد لە بەغاوە پارەکە بدرێ بە کارمەندەکان ئەو کاتە بە جۆرێ لە جۆرەکان کارمەندەکان پێویستیان بە حکوومەت نامێنێتەوە. لەوانەیە بەرژەوەندێکی تایبەتیشی تیا هەبێ، مەسەن ئەو هەندێک ناو هەیەەوە بوو کە بینیمان لە بەغا کەشف بوو، هەندێک ناو هەیە کە هەر کارمەند نییە ناوی لە لیستی موچەکانە هەیە، ئەمانە سوودی لە ئەوێ. فەرقی بینی هەژماری من و تەوتین چییە؟ هەژماری من ئەوەیە کە پارەیەک دەبی بێ ئەوانی بە ئارزوی خۆیان سەردیکەن، یعنی ئەو معاشەی بۆ تۆ دێ ئەنواعی مقەسی پێ دەکەوێ. لە کاتی بانگەشەی هەڵبژاردن یەکێتی بە فەرمانبەرانی دەوت تەوتین جێگرەوە هەژماری من دەبێت و هەژماری من متمانەی نییە، بەڵامەوە تا ئێستا پرۆسەکە دەستی پێکردوێتەوە و دەوترێت یەکێتی ڕازگۆ نەبوو لەگەڵ فەرمانبەران و ئەوەی کردی بۆ کۆکردنەوەی دەنگ بوو. والله خۆ لە ڕاستیا سەبارە بە هەژماری من قەنەعەتم پێ نەبوو کە پێشترش ڕابگیرێت، لەبەرەوەی لە پێش بانگەشەی هەڵبژاردن کە کاتێک کە باس لە ڕاگررتنی هەژماری من کرا لە سنووری سلێمانی و دەوروبەریدا ئەوە ڕاگرتن نەبوو، بەڵکو تەنها شێوازێک لە شێوازەکان چۆ بە سنووری بانگەشەی هەڵبژاردنەوە بۆ ئەوەی کە سوودی لێ ببندێ بۆ کۆکردنەوەی دەنگ. بەڕاستی ئەجینە ئەگەر ڕاگرتنەکە بە شێوازێکی بنەمایی یاسایی هەبوایە لە ڕێگەی حکوومەتەوە کراکە لە زۆنی سلێمانیا، بەڵام بەداخل لە ڕێگەی حکوومەتەوە نەکرا لە ڕێگەی حیزبەوە کرا. ئەم دووبارە دەستپێکردنەوەی هەژماری منیشە بەڵگەی ئەوەیە کە پێشتر ڕانەگیراوە، بۆیە ئێستا بەرداوای پێدرێت. پارتی یەکێتی دەیانەوێت هەژماری من بەسەر فەرمانبەراندا بسەپێن و لەگەڵ تەوتین نین، لە کاتێکدا خواستی فەرمانبەران تەنها تەوتینە بۆ ئەوەی موچەکانیان بە یەکجاری لە ژێر دەستی ئەو دوو حیزبە دەربهێنن.